کۆتاتەوە باس لە کتێبی دیداری تەمەن دەکەن کە بەرگی یەکەمی وەرگێڕاوەتە سەر زمانی تورکی. ئەم بیرۆکەیە لە کوێ سەرچاوی گرتووە وەها گرنگی وەرگێڕانی ئەم کتێبە بۆ سەر زمانی تورکی گرنگەکەی خۆی لە چیدا دەبینێتەوە. تایبەت بەم بابەتانە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری شنۆ ڕەمزی هیرانی نووسەر و وەرگێڕ کە کاری لەسەر کتێبەکە کردو و کردوێتە زمانی تورکی. بەخێر هاتی، زۆر سپاس. دەمەوێت سەرتا لە بیرۆکەکەەوە دەست پێ بکەین. بیرۆکەی ئەوەی کە کتێبی دیداری تەمەن بکرێتە سەر زمانی تورکی چۆن سەرچاوی گرتووە؟ بۆچی بیرتان لەمە کردوتەوانێ؟ سپاسستان خۆش بی بۆم دەرفەتە. بێگومان زۆر گرنگە کتێبی دیداری تەمەن مێژووی هەموو کووردە، هەم مێژووی خەباتی نەتەوەیەکە، هەم مێژووی خودی خاڵی خۆش بوو مام جەلالەکە سەرکردایەتی ئەم تێکۆشانەی کردووە تا زیاتر لە نیو سەدا. سەرەتا منەمێ بڵێم خۆم کارەکانم هەمیشە لە چوارچێوەی وەرگێڕانی لە تورکی بۆ کوردیەوە بێ، بەڵام ماوەی لەمەوبەر ساڵێک لەمەوبەر کارێکم هاتە پێش کە ئەم کارە کاک عومەر شێخ مووس و هەندێک لە برادەران پێویستیان بەوە بوو کە کتێبێک لەسەر شەهید نەجۆ هەیە. نەجۆ تێکۆشێرێکی دێرینی یەکێتی خەڵکی باکووری کوردستانە شەهیدە. هەندێک راپۆرت و چاپێکەوتن کرابوو بە زمانی کوردی سۆرانی، یەکی هەبێ بیکاتەوە بە تورکی. بیرۆکەکە کاکستران عەبدوڵڵا بۆ منی هێناوتی ئەتوانی وتم مەڵاهی زۆر خۆم لێ نایەوە، بەڵام با ئیشی لەسەرکەین کە کارەکەمان لەسەر کرد. کارەکە بەڕاستی سەرکەوتو بوو، ئەمە متمانەیەکی زۆر گەورەی بە منە کە ئەتوانم ئەمە بکەم. دوای ئەوە هەستام من زۆر دەمێکە ئەمەم لە لاگەڵاڵەیە کە ئێمە ئەبێ مێژووی یەکێتی خەباتی مام جەلال بە خەڵکی باکووری کوردستان بناسێنین. ناساندن چۆنە؟ چونکە خەڵکی باکووری کوردستان لە 19.9 تا بڵێ بە کوردی نازانێ بخوێنێتەوە، چونکی بە حکمی ئەوەی کە سیاسەتی دەوڵەتی تورکیا و قەدەغەکردنی زمانی کوردی پێ بە پێجیل بەجیل ئەمانە هەمووی هاتووە، هەمووی بە تورکیا خوێنێتەوە. زۆر لە پارتی سیاسی باشوور ئێرە لە کوردستان هەساون کۆمەڵێک ئەمە بەکو چاولێکەری ناڵێن، بەڵام ئەمە وەکو ڕەتێک وەکو وەڵامێک بۆ ئەوەی کە مێژووی کوردیان هەموو لە باکووری کوردستان بە خەباتی خۆیان ناساندووە. هەستاون لەسەر ئاسێکی زۆر کوالەتی بەرز و لەسەر پارەیەکی زۆریان تا سەرف کردووە. تەواوی مێژووی کورد و کوردستان و شۆڕشی باشووری کوردستان و ئەم مێژووی 100 ساڵەی کە خەباتی ڕزگاری نەتەوەی لەم پارچەیە بووە کردویانەتە مڵکی خۆیان. بەو شێوەش ناساندویانە. سام ئەم بیرۆکەم من بە شێوەی نووسرا و دا بە مەکتەبی ڕاگەیاندن بە تایبەتی کاکستران عەبدوڵڵا ئەویش تەرحی بۆ مەکتەب سیاسی کرد و بەڕاستی زۆر پێشوازیەکی گەرمیان لەم بیرۆکەیە کرد. وتیان تۆ ئەگەر لە خۆت ڕائبینی و ئەتوانی ئەمیشە بکەیت، وتم با دەست پێ بکەین ئیشەکە بکەین، ئەو کاتی ئێمە پێداچوونەوە ئەکەین و هەرچی ئەوە بێ بە هاوکاری هەمومان کارێکی هاوبەشی ئەەکەین. کە کارەکەم دەست پێ کرد، من خۆم ستافێکی بچکۆلم تەکنیکی پێکهێنا کە هەندێک لە یەک دوو ڕەفیقی خۆمما بوو هاوڕێی خۆ من ئەوانش لەو وارەیە لە بواری تایپ و پێداچوونەوە ئەمانە وتمەرن هاوکارم بن بە ئیشێکی وا دەست پێ بکەین بزانی چۆنە بێ. بەڕاستی کە بەرگیەکەمان بەشێک تەواو کردام. جامە ڕۆڵی دامەزراوی سەرۆک مام جەلال با لە بیر نەکەین. دامەزراوی سەرۆک جەلال تاڵەبانی کاکسران بیرۆکەکە بۆ ئەوان پێشنیارەکە ئەوان هەڵسم بەسەر وتیان باشێمە ئەوە چکە من داوای مۆڵەتم کرد، تم مۆڵەتێکم پێ بدەنە جا لە نووسەرەکەیەدا لە خێزانی بەڕێز خزانە بەڕێزەکەی سەرۆک مام جەلالە ئەبێ مۆڵەتێ وەرگرین. هەرچەندە خۆم کادر یەکێتیمە و لەناو مەکتەبی ڕاگەیاندنا ئیشەکەم، بەڵام ئەمە خۆی ئوسوڵی ئیشەکە بەو شێوەیە. وتیان فەرموو و هەموو تێچووەکەشیکە تێچوو بەڕاستی تێچووەکەشی من ناڵێم ینی بەهین من زیاتر خۆ بەخش کارەکەم کردووە تەنها تێچووە تەکنیکەکەی تا ئیپێستا ئیشی پێداچوونەوەی ئەمانەمان کرد. کاک محەممەد سابیر زۆر یوسف زۆزانی زۆر زۆریان پێخۆش بوو بیرۆکەکە دانیشتن و قسەمان کرد و دەستم بە کارەکە کرد. تقریبا مانگی 6 ئەم ساڵ بوو. خۆم هەدەفم دانابوو، ینی وەکو هەدەف دامناوتم بۆ ساڵیادی کۆچی دوایی مام جەلال بەرگێک تەواویکەین. بەرگیەکەم ئەوە بوو ئەوانیش نردیان بۆ لەندەن بۆ پێداچوونەوە. کاک عەبدوڵڵا بابەکر هەیە برای پەروین خان پەروین بابەکراغا خۆی لە ئەستەمبۆڵ زانکۆی تەواو کرد و کادرێکی دێرینی یەکێتیە پێداچوونەوەکە خۆیان بریان دەستگایەکی معنی بۆ تەرجمە ئەمە. بەڕاستی زۆر زۆریان بیرۆکەکە بەلاوە هەم باش بوو هەم ڕایان لە ئاستی وەرگێڕانەکە بوو.
ئەمە بۆ من ڕاستی دڵخۆش بوو کە وتیان ئێمە سەدی سەد ئیتر هین ئەدەین جێبەجێکرا و تەواو کەوتە بواری جێبەجێکردن ئەمە بۆ هەم بۆ من ڕاستی مایە شانازیەکە ئەم فەخرم پێبەخشرا کە توانیم ئەم کارە بکەم هەم بۆ مەکتەبی ڕاگەاندن بۆ یەکێتیش هەنگاوێکی تازەیە ئێمە ئەینین هەم خزمەتێکی گەورە بە خودی خاڵی خۆش بۆ مام جەلالە و میلەتی خۆشمان لە باکووری کوردستان خاتوشنە دەبێت زۆر بە گرنگی و ئەوە بزانین کە وەرگێڕانی ئەم کتێبە بۆ سەر زمانی کوردی بە دیاریکراوی لە ڕووی خەباتی مێژووی سەرۆک مام جەلال ئەو هەوڵانی سەرۆک مام جەلال کە داوێتی بۆ تورکیا و بە تایبەتی بۆ کوردانی باکوور سۆ لە چیدا دەبینێتەوە بێگومان زۆر گرنگە سیر کە لە بەرگی یەکەمە من بۆیە خۆم زۆر چکە بەرگی یەکەمان دووەمان جارێ دەست پێ نەکردەوە بۆی قسەی لەسەرکەین لە 1949 مام جەلال تا ساڵی 75 تا نسکۆی 75 باسەکە حقبەی زەمەنی 25-26 ساڵێکە ینی ڕووداوگەلێکی تیا ڕووداوە پێویستە مەسەڵەن خەڵکی ئێمە لە باکووری کوردستان بزانێت کە شۆڕشی باشووری کوردستان شۆڕشی کوردستانی کە ئەم پارچەی کوردستان بە چ شێوەیە هاتووە چێ لەکوێ هەڵی کردووە چێ لەکوێ ئەرکە مێژوویەکەی خۆی جێبەجێ کردووە نسکۆیەکان هەڵەکانی چییە یعنی ئەمە نەبی مەسەڵەن دائیمەن ئێمە بڵێن مەسەڵەن خەباتێک هەیە ئەم خەباتە فلان و فلانێتیا بووە مام جەلال ئەوە بە وردی و بە زمانێکی سادە باسی ئەم ڕووداوە مێژوویانەکە خۆم لە خۆم من ئەمەوێ لێرە ئاماژە بە شتێک بدەم بۆ من ئەمە دقێک نەبوو من ملزم بم یان ئەرکێکم کەوتە سەرێ وەکو ڕۆمانێک وەکو هەر دقێکی تری وەری بگێڕم ئەم قۆناغە مێژوویانە خۆم وەکو وەرجێر وەکو لە بنەماڵەیەک هاتووم پێ بەپێ لەگەڵ ئەو مێژووا هاتوین مثلەن بۆ نمونە باس لە یەکەم شەهیدی کوردستانەکە لە هەڵگیرسانەوەی ساڵی 61 کە مەحموود کاوانیە مامی دایکمە بۆ نمونە ئەمە ئەم تاریخە بۆ من هەر هەبووە لە گوێمە هەر زرینگاوەتەوە باس کراوە کارەکەی بۆ تۆ ئاسان ئەمە بۆ من مثلەن هەستم کرد هەر لاپەڕێ هەڵ ئەدەمەوە ئەخوێنمەوە هەر لاپەڕەکەی تر خۆم و مێژوو ئەم مێژووە شتێ نییە من لێ غەریب بم بەڵام بە لە دەمی خۆی مام جەلال ئەو وردەکاریانە خۆی سوکە ئەو زیاتر ئەتوانێ وردەکاری ئێمە بەزارێکی و گوێ و لە دەما بیستمانەتەوە بەڵام کە لە خودی خۆی ئەبیستین زیاتر تۆ ئەچێتە ناو ئەمری واقعەکەوەکە ئەمەم شۆڕشە بەو شێوەیە هاتووە من نمونەیەکی زۆر هین ئەدەم باس لە ساڵانی مەسەلەن جیابوونەوەی باڵی مەکتەب سیاسی و ئەو ناکۆکیانەکە مخۆم بنە ماڵی من باوکم مام یەکێک بوونە لەم بەشانە لەگەڵ مام جەلالە هاتوونە ینی ئەمە شتێ نەبوو بۆ من هەم نامۆ بێ هەمیش بەڕاستی هەم وەکو خۆم هەستمە کرد باسی خۆم و بنە ماڵی خۆم و چونکە هەر یەک لە ئێمە کە مێژوێکمان لەنە ئەم شۆڕشەیە هەیە هەستەکەین بەشێکی لەگەڵ هینا سەرکردەکەشمان مام جەلال بووە کە ئەمەی بردۆتە خاتوشنەوە دەمێ ئەو بزانین کارکردن لەسەر بەرگی دووەمی کتێبەکە پلان بیرۆکەکانی چۆن دەبێت چۆن کاری لەسەر دەکرێت ئەوەی ڕاستی من بەرنامەم هەیە لە 3 مانگی داهاتوودا بەرگی دووەمیش تەواو بێ کە بەرگی دووەمان تەواو کرد من بەڕاستی ئیسپێرم بە دامەزراوی سەرۆک مام جەلال بۆ مەسەلەی چاپ و بڵاوکردنەوە ئەوان خۆیان بەپێی تەکنیک و هێنی خۆیان بڵاویەکەنەوە من زۆر لەگەڵ ئەوان نەچوومە وردەکاری چۆنیەتی بڵاوکردنەوەکەی بەڵام لە ئێستاوە 4 بۆ 5 دەستگا لە ئەستەمبۆل لە ئەنقەرە لە دیاربەکر ئامادەیان دەربڕیوە چاپیکەن و بڵاویکەنەوە بەڵام ئەبێ شتی ئێمە ڕەچاو بگرین ئەوەیە کە شتێک نەکەین کە خۆت دەزانی لە تورکیا وەکو ئێرە نیە وڵاتێکی ئەوە حساسێتێکی زۆری هەیە بەرامبەر بۆ پرسی کورد و ئەمانە ئەبێ هەم لە دیزاین هەم لە کاتی بڵاوکردنەوە شتێک بکەین کە دژی یاساکانی ئەوێ نەبێ بۆی یاسایەک لە بەرامبەر دەکەن و هەمووی کۆکەنەوە خۆ ئەمەش مەترسی ئەمەش هەیە ینی تۆ ماندووبوونەکەت بە بەلاش بڕوە من پێم وایە هەم ئەم بیرۆکەم برادران باس کردەوەتومە هەم لە دیزایانی بەرگەکانە هەم لە ڕووی شێوە پێدان و ئەمانە پێم باشە شتێک بکەین لە چوارچێوەی یاسای هینا دەرنەچێ بۆ ئیتوشی هەندێک مەترسی و مەسەلەن ڕێو شوێنی یاسایی نەبین لەوێ بەڵام من پێم وایە بەڕاستی ڕۆڵ و ئینێکی زۆرێدا چووکە بەڕاستی ئەو خەڵکانی کە من کۆنتاکتم لەگەڵیان هەیە لە باکووری کوردستانە زۆر بەشەوقەوە حەزەکانیان ڵێن ئەمە کارێک ئێمە بەڕاستی مێژووی کوردمان هەر لە دیوێکی ئەو دیوەوە ناسیوە با مێژووی یەکێتی مێژووی کوردیش لە دەمی یەکێتی و لە دەمی مام جەلالەوە بیبیستین زۆر شتێکی من بخۆم بەڕاستی مایە شانازیمە بۆ من حەزەکەمەش بە بەڕاستی ستافێکم لەگەڵایە 1-2 هاوڕێ من خوان حەز ناکەن زۆر بێنناوە حەزیان هەیە وەکو تەکنیکی من سوپاسی زۆری ئەوانیشیانەکەم بەڕاستیش ئەرکیان کێشا لەگەڵ ماندوو بوون پیت بە پیت دێر بەدەر منە حەزەکەم شتێک بڵم زۆربەی ئیشەکان من بە ڕێگای سکایپەوە کردووە
ئەوان چکە بەڕاستی لە شوێنێکی ترن بە سکای من تەرجمەکەم بۆ کرد ئەوان شەو بۆ 25 لاپەڕی ئیشمانە سەر کردووە بەڵام چۆن بە کوردەواری زمانی ئاسایی یاڵێن ئاسانەی سوک بوو شتەکە خۆم حەزم لێ بوو هەوسێکی زۆرم لەسەری هەبوو ئەوانیش زۆر هاوکار بوون شوێن هەیە مەسەلەن ئەو زمانی کەمان پێگەڕێتەوە زمانێک نییە دقێکی زۆر ئەدەبی قورس و مستەڵەحاتی زۆر قورس و زمانی کۆیانی ینی زمانی مەسەلەن باشەکانی ساڵبام جەلال بەڵێ ئەم زمانە مەسەلەن من لە هەموو مستەڵەحی جاری وێ هەندێک دەستەواژەی زۆر کۆنی کوردەواری لە دەمی دایکم و ننکم گوێم لێ بووە بەکار هاتووە ئەن لەبەرەوەی ئەو کارەیە بۆمە زۆر خۆش بوو چێژێکی زۆری دامێ و بە حەزێکی زۆر گەورەشی شەکەم کرد هەمیشە سەرکەوتوبیت زۆر سپاس بۆ هاتوشنەوە ڕازی هیرانی نووسەر و وەرگەر کە ڕاستە خۆ لە ستودیۆ بەیانی کورسانی زۆر لەگەڵمان بووی